ساڵتان لێ بێم کاتتان باش خۆشحاڵم لە گەرماوگەرم لە خزمەتتان نابم دوو تەوەرگفتوگۆی لەسەرەکەین تەوەریەکەمان تایبەتە بە سەردانی ئێمانوێل ماکرۆن سەرۆکی فەڕەنسا لە دوای ئەوەی کە دەچێتە لوبنان بۆ دووەم جار سەردانی عێراقەکە لە عێراقیش جموجۆڵێکی سیاسی زۆر گەورە دروست دەبێ یعنی دەڵێن ئەوەی کە بە هەموو سەرکردە و هێز و لایەنە سیاسی عێراقیەکان نەکرا بە سەردانێکی ماکرۆن کرا کە ویش کۆکردنەوەی هێز و لایەنە سیاسی عێراقیەکان بوو لە دەوری یەک بۆ گفتوگۆکردن لەسەر گرفتەکانی عێراق. بەم پێیە بێ فەڕەنسا خۆی و خودی ماکرۆن سەرۆکە گەنجەکە کاریگەرن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. فەڕەنسا بۆ خۆی وڵاتێکە کە پەیوەندی باشی لەگەڵ زۆرێک لە وڵاتانی دنیادا هەیە کە من ئەو وڵاتانی کە نەیار و دوژمن بە فەڕەنسا بن. هەر بۆیە لە زۆرێک لە گرفتە نێودەوڵەتیەکان لە زۆرێک لەو کێشانی لە بینی وڵاتاندا دروست دەبن. فەڕەنسا یەکێکە لەو وڵاتە دەستە بژێرانی کە هانای بۆ دەبرێ بۆ نێوەندگیری لە گرفتەکانی نێوان عەرەبی ئیسرائیلەوە بیگرە بۆ گرفتەکانی نێوان ئەمریکا ئێران و دەیان گرفتی دیکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست فەڕەنسا قسەی تیا هەبووە جا یەکلای کردوتەوە یان نەیکردوتەوە ئەمە بابەتێکی ترە و قسەیەکی ترە. ئێستا سەرۆکی فەڕەنسا هاتۆتە عێراق و سەرۆکۆماری بینیوە سەرۆکی هەرێمی بینیوە سەرۆکوەزیرانی عێراقی بینیوە سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراقی بینیوە نوێنەر و سەرۆکی لایەنە سیاسی عێراقیەکانی بینیوە بە کورد و غەیری کوردەوە گفتوگۆی کردووە. دەمانێت قسە لەسەر هاتنی ماکرۆن و هاتنی فەڕەنسا بەگشتی بۆ عێراق پەیوەندیەکانی عێراق فەڕەنسا کاریگەری فەڕەنسا لەسەر دۆخە نێوخۆیەکە لە عێراق لەسەر پەیوەندیەکانی عێراق ئەوەی کە جێی تموحی عێراقیەکانە کاریگەری فەڕەنسا لەسەر تۆپبارانەکانی ئێران و لەشکرکێشیەکانی تورکیا ئەمانە هەمووی جێی پرسیارن کە فەڕەنسا دەتوانێت چی بکات لە عێراق. ئایا فەڕەنسا وەکو هەندێک لە وڵات دەیەوێت ڕێکەوتنامەی بازرگانی و ئابووری لەگەڵ عێراقیەکان بکات و لە ئەزمە و گرفتەکان جێی بهێڵێ یان فەڕەنسا دەیەوێت ئەزمە و گرفتەکان چارەسەر کا بۆی دەستکەوتی ئابووری و ڕێکەوتنی بازرگانی دواتر لە ئارامیدا دەست بکەوێت. ئەمانە پرسیاری جدین لە تەوریەکەما باسەکەین. لە تەوری دووەمیشدا قسە لەسەر ئەم جۆرە لە کۆبوونەوەی هێز و لایەنە سیاسی عێراقیەکان قسە لەسەر بەشداری وەفدی کارای یەکێتی بە سەرۆکایەتی هاوسەرۆک لاهور شێخ جەنگی دەکەین کە لە بەغدان کە مالکیان بینیوە کە خودی هاوسەرۆک سەرۆکی فەڕەنسای بینیوە گفتوگۆ کراوە سەرۆکی فەڕەنسا ڕوو لە دەمی هاوسەرۆکی یەکێتی وتێتی ئێوە کاریگەریتان هەبووە لە شەڕی داعش و بەشێک بوونە لە یەکلایکردنەوە و نەهێشتنی مەترسی داعش لەسەر جیهان و لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەمانە بۆ کورد و بۆ یەکێتی و یەکێتیەکان گرنگن. قسە لەسەر ئەو بابەتە شەکەین لە تەوەری دووەمە. لە تەوری یەکەما بەڕێز حەمە عوسمان نووسەر و ڕۆژنامەنووس کە ڕاستەوخۆ لە فەڕەنسا و بە سکایپ لەگەڵمانە بێ بە سوپاسەوە گفتوگۆی لەگەڵەکەین. کاک حەمە عوسمانم کاتەو باش فەڕەنسا بۆ یەکەم جارە بەم جۆرە بە کاریگەری و بە قورسی بێتە ناو عێراقەوە و قسەی هەبێ و دەست خاتە سەر برینەکان. فەڕەنسا دەتوانێت چی بۆ عێراقیەکان بکات دەتوانێت چارەسەری ئەو بابەتانە بکات کە لە پێشەکیەکەیە باسم کرد لەشکرکێشی تورکیا گەمارۆکانی سەر عێراق گرفتە نێوخۆیەکان پەیوەندیەکانی هەولێر و بەغدا و بەدیەکی تری پرسیارەکەیە بڵێم فەڕەنسا چی لە عێراق دەوێ؟ بەڵێ دەستان خۆش پێویستە هەموو شتێک نەختێک وەکو مێژێ بە کورتی باسی ئەوەتان بۆ بکەم پەیوەندی بینی فەڕەنسا و عێراق لەکوێوە دەستی پێکردو بە کورتی لە ساڵەکانی 1960 جەنەرال دگۆل لە چوارچێوەی پشتگیری بۆ وڵاتانی عەرەبی لە شەڕی شەژ ڕۆژی دژی ئیسرائیلە سیاسەتێکی تایبەتی هەبوو بۆ ناوچەکە کە بۆی کە وجودی فەڕەنسا هەبێت لە ناوچەکە ئەویش بۆ تونندوتۆڵکردنی پەیوەندیەکانی لەگەڵ خاوەن وڵاتە خاوەن نەوتەکان زیاتر لەو ڕۆی تر زیاتر وردەوە دەکە خۆتان نەزان لەو کاتانە بەریتانیا و ئەمریکا جێگا و مەکانەتیان زۆر هەبوو لەو سەدەما ئەو کاتانە یانویست فەڕەنسا ئەویستکەوە وجودی خۆیان هەبێت لە ناوچەکە. بێگومان ئێستش بە هەمان شێوە هەر وڵاتێکی زلهێز لەو شێوانە کە یانەوێ وجودی خۆیان هەبێ مەکانەتی خۆیان هەبێ لەو ناوچانە زیاتر بۆ بەرژەوەندی وڵاتەکەی خۆیانە کە مەشتێکی لە دیپلۆماسیەتا شتێکی زۆر ئاسایی و نۆرماڵە. لە ساڵەکانی هەفتا ببیرتان بێ جێگە و پایەکی زۆری هەبوو فەڕەنسا جێگە و پایەکی زۆر هەبوو لە ڕووی بازرگانیەوە
پاشان پەیوەندی دیبلۆماسیەکانی زیاتر ئەوە کرد پەیوەندی دیبلۆماسی زیاتر بەهێز کرد لە ساڵەکانی 1974 ئەگە بەبیرمان بێ چاک شیراک ئەو کاتە سەرۆکی وەزیران بوو کە لە کاتی سەدام حوسێنی بە هاوڕێی نزیک و خۆشەویستی خۆی ئەزانی ئەوە بوو کە سەردانی عێراقی شکرە تا و کاتە ئەیگوو خەڵکی عێراق ئێوە شانستان هەیە کە سەرۆکێکی وەکو سەدام حوسێنتان هەیە بێگومان ئەو قسانە لەسەر چی بوو لەبەرەوەی ئەو کاتانە بنکەینەوەیەکەی ئەفرۆش بە بەغا لەبەرەوە شێوەیە لە شێوەی دیبلۆماسیەتی بەکارهێنا بۆی کەوا جێگای خۆی مەکانەتی خۆی هەبێرە ئەو بوو کە دوایش لە ساڵی هێشتاوەکە ئیسرائیل ئەو بنکەی تێکدا بۆمباردمانی کرد دوایەوە لە ساڵەکانی هەفتا فەرەنسا دووهەمین شەریکی ئابووری عێراق بۆ ئاگاداریتان بۆ دابینکردنی هەموو چەک و پێداویستەکان و شەڕ بۆ سوپای عێراقی ئەم پەیوەندیانە تونند و تۆڵ بووە پاشەوەی کەوا فرانسۆ میتران هاتە سەر حکم ساڵەکانی هێشتا و هەشتاویەک اینجا ئەوە بوویتر دوای ئەوان پشگیری عێراقیان کرد لە شەڕی بینی ئێران و عێراقا ئەوە بوو لەو هێرشانەی کە ئەو شەڕ و پێکدادانە لە بینی ئێران و عێراقە کە دروست بوو ئەوان پشگیریانە کرد بەڵام لە یەکشتا لە شوێنێکە جیابوونەوە لە عێراق ئەوە تا ئەو ساڵە بوو کە ساڵی 1990کەوە هێرشی هێشان کردە سەر تورکیا بە ناحەق ئەو کاتە هەموو پەیوەندەکانی دیبلۆماسی و ئەو عێراقی کە هەبوو لە بین عێراق و فەرەنسا تێکچوو ئێستا هاتنی ماکرۆن بۆ عێراق بێگومان پاش ئەوەیەکەوە با بڵێن دیکتاتۆرێکی وەکو سەدام حوسێن نەماوە و چاوەڕێی ئەوەکەن کەوا شێوەی لە شێوەی دیموکراسیەت لەو ناوچەیە سەقامگیر بێ و بە تەبیعەتی دەوڵەتی فەرەنسا بەوە هاتووە ئەوان عاشقی دیموکراسیەتن عاشقی سەقامگیرین مەبەستیش لەم هاتنە بۆ عێراق تەنیا نەک تەنیاوە بەڵام نقطەی گەورەی ئەوەیە کەوا سەقامگیری بگەڕێتەوە بۆ وڵاتەکە و هەیمەنی خۆیان هەبێ لە ناوچەکە هەیمەنە بە چ جۆرێک کام جۆر لە هەیمەنە ئەو هەیمەنی کە هەندێک لە وڵاتی دراوسە هەیەی لە عێراق ئەو هەیمەنی کە هەندێک وڵاتی زلهێز هەیەی لەسەر عێراق یا هەم هەیمەنی فەڕەنسی هەیمەنەیەکی جیاوازە پێناسەیەکی تر هەڵەگرێ خۆی فەرەنسا وڵاتێکی وەکوتم دیموکراسی و حەزب بە ئاشتی زۆرەکە ئەو هەیمەنەی فەرەنسا هەر هەیە و لە وجودیا هەیە و حەزەکە لە هەموو شوێنێک دیموکراسیت و سەقامگیری هەبێ اینجا لە ڕێگای ئەوەوە ئەوی جێگای خۆی هەبێ بەرامبەر بەچی لەبەرەوەیکەوە خۆتان نەزان ئەمریکا لەبەرەوەیکەوە عێراقی داژی هین کردبوو بوورە ڕزگار کردووە ئەوان زیاتر لە پێشەوەن لە فەرەنسا ئەمانی ژیانەوێ باڵانسی هێزەکانیان لە ناوچەکە دروست بنەوە دیارە عێراق بۆ فەرەنسا وڵاتێکی زۆر گرنگە لەبەرێکەوە چەند ساڵێکە وەکو باسم کرد پەیوەندەکانیان بەقوت بووە و پەیوەندیان هەبوو لەگەڵیانە لەبەر ئەوە وجودی هەیمەنەتی ئەوان لەوێ زیاتر لە ڕووی ئابووری و دروستکردنەوەی عێراق بەجارێکە و ئاشکردنەوەی نیشتیمانی لەوێنی هێزەکانە بۆ ئەمە بەڕایەوە فەرەنسا چۆن دەتوانێت ڕۆڵ ببینێ لە ناوخۆی عێراقەکانە وەکو لە پێشەکێکەش باسم کرد دووبارەیەکەمەوە تاوەکو ئێستا کەسێک نەبووە لە دوای سەرۆک مامجلال ڕۆحی شاد بێ بتوانێت عێراقەکان کۆ بکاتەوە و باز لە گرفتە نێوخۆی عێراقەکان بکە و هەوڵی چارەسەری بدا بەڵام ئیمانوێل ماکرۆن وەکو سەرۆکی فەرەنسا هات ئەمەی کرد فەرەنسا ئەوێت چۆن گرفتە نێوخۆیەکانی عێراق چارەسەر بێ ئاوا دەیەوێت جارجار بێت و کۆبوونەوە بکە یان فشارێکی هەیە یعنی فەرەنسا کارتی فشاری بەدەستەوێت لەسەر عێراق کە بیکە بێگومان ئەبێ هەیبێ چونکی ئێستا وەزعەکە گۆڕاوە لە ناوچەکە وەزعەکە نەختێک گرژی پێوە دیارە لەلایەک ئێرانە لەگەڵ پەیوەندی لەگەڵ رووسیا و لەگەڵ سووریا و لەگەڵ تووشێشە بە شێوێکی تر و هاتنە ناوەی لەشکری تورکیا بۆ ناو عێراق و بەتایبەتی بۆ کوردستان ئەمانە هەمووی شێوەیە لە شێوەی ئاڵۆزی دروست کردووە کە ڕەنگە ماکرۆن بتوانێت لەو میانە دەوری خۆی هەبێت بۆ ئەوەی کەوا بتوانێت هەرچۆنێ بێت جێپەنجەی خۆی بکاتەوە لەو شوێنە و هاتنی ماکرۆن بەڕای من
زۆر زۆر گرنگە لەم کاتاکە هاتووە چونکی پێشتر هەر لەسەر ئاستی وەزیری دەرەوەی فەڕەنسا هاتووە وەفدی دەرەوەی یەکێتی ئەوروپا هاتووە بەڵام ئێستا بۆ خۆی هاتووە سەفەرەکە لەم سەفەرە بێگومان ئەنجامێکی هەرە بێ ئەنجامەکە دەرەکەوێت لەم ڕۆژانی داهاتووە ئەویش ئەوەیە من بە قەناعەتی من ئەوەیەکەوە وەکو جەنابێ فەرمووت فشاریان نەخاتە سەر کە ئیتر ئەبێ هەوڵێ بدەن کە هەوڵێکی وا بدرێ هەوڵێکی نیشتیمانی بە ڕۆحێکی پاکەوە بێنە پێشێ هەموو حیزبولیانەکان بێنە پێشێ پاشەوەی کەوە ئەوە بوو کە ڕیفراندۆمە پێش ڕیفراندۆم بەڕاستی ڕنگ بوو ئەگەر باتای پێش ڕیفراندۆم ڕنگ بوو دەورێکی هەبووە و ئاسانتر بووە بۆ شێوەی بە شێوەی قسەکردن یاخود حەلکردنی وەزعەکە بەڵام ئێستا بۆ ئەوە هاتووە بە ڕای من بۆ ئەوەیەکەوە زیاتر یەکگرتنەوەی هێزە سیاسەکانی عێراق وە کوردستان و من لەو باوەڕامکەوە فەڕەنسا لەسەر داوای فەڕەنساشەکەوە جەنابی نێچیروان بەرزانی سەرۆکی هەرێم و شێخ لاهور و حیزبەکانی تر بە تایبەتی پارتی وێچێتی کە ئێستا لە بەغان بۆی کەوا بە شێوەیە بێکەوە هەموو حیزبولیانەکان کۆکاتەوە ئەم جارە ڕێنماییکی وایم کە کە جارێکتر ئەو شێشانە دروست دەمێتەوە هەوڵ بدنکەوە پێشگیرێکتر بکەن بۆیکەوە عێراقیش تازە دروستکەنەوە لە دروستکردن عێراقیشە فەڕەنسا دەورێکی کاریگەری ئەبێت چونکی هەر پێشتریش هەوڵی داواکەوە دەوری هەبێت لە دروستکردنەوەی عێراق و سەقامگیرێتی عێراقا بۆ نمونە فەڕەنسا وازی لە تقریبا 446 میلیارد دلار ئێرۆی هێنا لێی خۆش بوو لە عێراق دوای نەمانی سەدام حوسێن و پاش ئەوەش چەندەها جاری یارمەتی داون لەمە خیرێشە لە ئاڵگۆری بازرگانیە بۆ نمونە گەشتوتە نزیکەی بینی عێراق و فەڕەنسا لە ساڵەکانی 2016 گەشتوتە 476 میلیارد ئێرۆ ئاڵگۆری بازرگانی و هەناردەکردنی باشە کاک حەمە عوسمانەوە گرنگە بەلامەوە لە ڕووی ئابووریەوە قسەیەک لەسەر یعنی ئەو پەیوەندیانی نێوان عێراق و فەڕەنسا بکرێ بەڵام ئێمەی کورد لە دوای ڕووداوەکانی ساڵی نەوەتەکانەوە ئەوەی کە بە شەڕی براکوژی ناو بنێ یان ڕووداوەکانی دیکەی کە لە پرۆسەی ئەوەی کە ئازادکردنی کوردستاندا لەو قۆناغەیە لە دوای ڕاپەڕین هەمیشە فەڕەنسیەکان پشتیوانی کورد بوونە و خەمیان لە کورد خواردووە و ڕۆڵیان هەبووە لە کۆدەنگی نێوماڵی کوردی یەکخستنی هێزە کوردیەکان و فشاریان نێودەوڵەتیان دروست کردووە لە سەردەمی دیکتاتۆرەکەی سەدام حوسێندا بۆی کە کورد سربەخۆیی یەک جۆرێک لە ئازادی هەبێ لە بەڕێوەبردننی هەبێ ئێستا قۆناغێکە کە ئەم عێراقا هەمووی بەیەکەوە کارەکات عێراقێکە لە دوای دیکتاتۆریەتە ئەگەر چی هێشتا مافەکانی نەتەوە جیاوازەکان بەدەست نەهاتووە کورد مافەکانی بەتەواوەتی بەدەست نهاتوە بەڵام پرسیارەکە ئەوەیە ئیمانوێل ماکرۆن بۆ کورد هیچ ئەکات فەڕەنسا ئەگەر گشتگیرتری کەم بۆ کورد هیچ ئەکات پێ دوایەکە لە پاکێجی گشتی عێراقیدا بەشێکی تایبەتی فایلێکی تایبەتی لای فەڕەنسیەکان بوونی هەبێ بە ناوی کورد و پشتیوانیکردن لە کورد و بەدەستێنانی مافی کورد بانکردنی سەرکردەکان و سەرۆکی هەرێم و وەفدی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەمانە ئەو فایلەیە کە ناوی کووردە و لە لای فەڕەنسیەکانە یان پشتیتر هەیە فەڕەنسا هەمیشە کوردی خۆشویستیوە ئەوە مێژوویەکە گەگەڕێتەوە بۆ خاڵی خۆشبوو مام جەلال و قاسملۆ کە کاتی خۆی قاسملۆ پەیوەندەکانی بینی فەڕەنسا و کوردستانی هێنایەکایەوە و دەورێکی گەورەشیان بینی بە دڵنیاییشەوە بێت باسی خاڵی خۆشبوو دەوری خاڵی خۆشبوو باڵێس ئەحمەد بامەڕنی بکەین کە کاتە لەگەڵ دکتۆر محەممەد سابیرە کە توانیان ئەو پەیوەندیانە لەگەڵ بە پەیوەندی لەگەڵ قاسملۆ دروست بکەن ئەو پەیوەندانە ینی بەڵێ هاوڕێتی بینی کورد و دوایەوەش مادەم میتیران و سەرۆک میتیران بۆ خۆی شخصی کە زۆر دەورێکی گەورەیان بینی بۆ ئەوەی کەوا کورد بێتە ناو سەر ساحەی سیاسی و هەوڵ بدەن شتێ بکەن بۆ کورد ئێستا لەم کاتە ماکرۆن ئەوەی کە پێ بکرێت ئەوەیەکەوە ئەو ئەوێت کە لە کوردستان حیزبە سیاسەکان یەکگرتوو بن حکوومەتی هەرێمی کوردستان بتوانێت دەورێکی وا ببینێ کە هیچ
بێگومان ئەوان ئاگادارن کە وەزعەکە چۆنە لە کوردستان ئەزانن کەەوە ئەوە موچە نادەرێ ئەوە وەزعی کوردستان بەو شێوەیە کە قەیرانێکی گەورە هەیە ئەوان ئەیانەوێت ئەو قەیران شتیان نەمێنێ بۆی کەەوە دەوڵەتی فەڕەنسی بێتە پێشەوە لەگەڵیانە ئەگەر بەم شێوەیە بڕاتە بەمە بێ باوەڕ ناکەم کە بتوانێت دەورێکی گەورە ببینێ ئەوان لە ڕۆژنامەکانە لە لومۆندا لە لیبەغاسیۆنە لە شوێنەکانە هەموو شتەکان باسەکەن باسی ئەوەکەنکەوە لەناو خۆیانە کوردەکان تا ئێستا نەیانتوانیوە حکومەتی هەرێمی کوردستان نیتوانیەوە لە ئاستی لێپرساوەتیا بێ لە ئاستی ئەوە بێکەوە بتوانێت خزمەتی خەڵکی کوردستان بکە ئەمە نقطەیەکی زۆر گرەگە بوو ماکرۆن ڕەنگە لەم دانیشتانە هیواداریشم کەەوە چەختی خسبێ سەرەوەیکەوە ئیترە بێ کارێکی وا بکرێت کە هەرێمی کوردستان بێتەوە سەر پێکانی خۆی و بێتەوە سەر ئاستی جارانی خۆی بۆی کەوا بتوانن فەڕەنساش هەوڵی ئەوە بدا کە یارمەتیان بە پێی پێویست کاتی خۆی ئەگە بیتان بێ سەرۆک مەسعود بارزانی کە هات بۆ پاریس هۆڵند پێیوتبوونی ئێوە چیتانەوێ خۆتان بڕیار بدەن ئێمە پشگیریتانەکەین اینجا هەتاکو ئێستا بەڕاستی ئەوە بوو کە ئەو ریفراندۆمە کرا ئەو ریفراندۆمە لێرە بووە نیگرانی ماکرۆن کە ئەو بەباشی نەئەزانین لەو کاتە ئەوە بکرێت لەبەرەوە لەو کاتانەوە فەڕەنسا لە ساحەکە بەڕاستی چاوەڕێ ئەوە ئەکاکەوە کورد بۆ خۆی جارێکی تر هەوڵ بدات بە شێوەیەکی کە لە چوارچێوەی عراقیشی فیدراالی و دیموکراسیا بتوانن جگای خۆیان بکەنەوە باشە لەسەر ئاستی وڵاتان وەکو باسم کرد یعنی تورکیا لەشکرکێشیەکی ئاشکرا و سنوور بەزانێکی دیاری هەیە بۆ سەر عێراق فەڕەنسیەکان دەتوانن چی بکەن لەم بارەوە لەسەر داوای عێراقیەکان بەڵێ جملێ نەبوو تورکیا لە ئێستادا بەڕوونی لەشکرکێشی هەیە بۆ سەر خاکی عێراق سنووری بەزاندووە تۆپبارانی ڕۆژانە و بەردەوامی هەیە فەڕەنسیەکان لەم بارەوە دەتوانن چی بکەن بۆ عێراقیەکان بۆ ئەم سنوور بەزاندنانە طبعا لەسەر داوای عێراقیەکان خۆیان بەڵێ فەڕەنسا زۆر نیگەرانە لە هەڵسوکەوتی تورکیا بەڵام نیگەرانی فەڕەنسا ئەگەڕێتەوە بۆ سەرەتای مانگی حوتی ئیمساڵ لە کاتێکە کە لەگەڵ ناتۆوە بڵین هێزی ناتۆ لە دەریای سپی ناوەڕاستە مەشقی سەربازیانە کرد ئەوە بوو تورکیا هێرشی کردە سەر پاپۆرێکی جەنگی فەڕەنسا لەوەوە فەڕەنسا ئێستا داواکە لە ناتۆ کە لێپرسینەوە لەگەڵ تووشیا بکرێت و ڕێگا نەدەن بۆی کەوا زیاتر بەم شێوەیە سیاسەتی خۆی لەو ناوچەیە جێژی بکە ئەمە لە لای تریشەوە فەڕەنسا زۆر نیگەرانە لەوەی کەوا تورکیا چەکە فرۆشێ چەک ئەنێرێ بۆ میلیشیا چەکدارەکانی لیبیا کە ئەمانە خۆی لەوێش لە ناو لیبیا کاری شوای کردۆکە ئاڵۆزێکی زۆر دروست بێ اینجا پاژەوە زۆر چاکیش دەزاننکەوە لە ساڵەکانی 1992 لەشکری تورکیا لە ناو خاڵکی عێراق و کوردستان هەیە بە بێگومان ئەمان لەو کۆبنانە لەم لە داهاتووە لەگەڵ ناتۆوە بە دوای چارە ڕێگایەکە گەڕێن بۆی کەوای تر ڕێگانە دەن زیاتر تووچە بێتە پێشەوە لەو ناوچەیە بەو شێوەیە ڕێگای لێبژیرە بە هەموو شێوەیە چونکی بەڕاستی فەڕەنسا لە ئەنجومەنی یاساییی نێودەوڵەتی دەتوانێت پشتگیری عێراق بکە قسەی هەبێت چونکە ئەوەندامێکی هەمیشەییە دەتوانێت کاریگەری هەبێت لەسەر وەستاندنی ئەم لەشکرکێشیانە کشانەوەی هێزی تورکی لە خاکی عێراق بەڵێ چۆن فەڕەنسا دەوری گەورەی هەیە لە وڵاتە ئەوروپایەکانە لە پەرلەمانی ئەوروپا کە داواکەن لێکۆڵینەوە لە تووچیا بکرێ لە ناتۆوە و زۆریشن ئەوانەی کەەوە داواکەنکەوە دەرکرێ لە ناتۆوە ئێستا هەموو لێکۆڵینەوەکانی ئەوانەی سیاسەتمەدارەکانی فەڕەنسا لە ڕۆژنامەکانی لومۆند و ڕۆژنامە میدیاکانی گشتی میدیاکانی فەڕەنسا چاوەڕێ ئەوەکەنکەوە لەسەر جەخت و لەسەر فشاری فەڕەنسا تورکیا لە ناتۆ دەرکرێ ئەمە بۆ خۆی هەنگاوێکی گەورەیە گەڕکرێ گە بیریشتان نەچێ خۆی کاتی خۆی لە زمانی سارکۆزیە هەر لەسەر کۆمەڵی کێشەی ئاوا بوو فەڕەنسا لە ناتۆ دەرچوو ئێستا دووبارە گەڕاوەتەوە ئێستا چاوەڕێەوە کریتت بەڕاستی فەڕەنسا دەورێکی گەورەی هەبێ لەو مەسەلەیە باشە کاک هەمە عوسمان دوا پرسیارم یعنی لە نێوخۆی فەڕەنسا و میدیای فەڕەنسیا ئەم سەردانی ماکرۆن بۆ لوبنان دواتر بۆ عێراق چۆن باس کراوە بڵێ بۆ لوبنان سەرەتا بۆ لوبنان مێژەیەکی زۆر کۆنیان هەیە زۆر کۆنتریش لە عێراق ئەوان من بە ویلایەتێکی
فەڕەنسای لوبناان ویلایەتێکە لە فەڕەنسا ناوچەیەکە وەکو فەڕەنسا هەموو سیاسەتی لوبناان لەژێر دەستی سیاسەتی و وەزارەتی خارجی فەڕەنسا و سەرۆکی فەڕەنسایە هەر کێشەیەکە بێ فەڕەنسا یەکەم کەسەکە ئەگاتە لوبناان بە بەشێک لە وڵاتی خۆیان نەزانن بەڵام بە شێوەیەکی بێگومان با بڵێن فەرمینە لەبەرەوە دوایی ئێستا ئەم جارە کە چۆ بۆ لوبناان ئەوەی کەوا نیگەرانی دەخستەوە ئەمریکا زۆر نیگەرانە لەو سەردانەی چونکە لەگەڵ حیزب الله دانیشتۆ و هەندێک وتوێژیان هەبوو سەبارەت بە سەقامگیری ناوچەکە هەروەها بۆ عێراقیش بە هەمان شێوە ئەمان وای ئەبیننکەوە ئەو چاودێرە سیاسەکانی فەڕەنسا وای ئەبیننکەوە فەڕەنسا ئەوێ دووبارە بێتەوە ناو ساحەی سیاسی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە اینجا بە هەموو شێوەیەک هەوڵەکانی فەڕەنسا ئێستا لەوایە کەوا بتوانێت جێگای خۆی بکاتەوە لە ناوچەکە بەڵام بە شێوەیەکی با بڵێن بە شێوەیەکی دیبلۆماسیانەی دیموکراسیانەی بە ئاشتی خوازانە ئەیانەوێت جێگایان خۆی بکەنەوە پاشەوەی تر جێگای خوانەکەن بە شێوەیەکتر وەکو ئابووری وەکو هەموو بەشەکانی تری کۆمەڵایەتی کولتوری ئەو شتانە زۆر سپاس دەکەم بەڕێز حەمە عوسمان نووسەر و ڕۆژنامەنووس بە سکایپ ڕاستەخۆ لە فەڕەنسا و لەگەڵمان بوویت سپاس بۆ بەشداریکردنت بەڕێزان پشوویەک وەرەگرین لە تەوری تۆما گەڕینە وڵاتان بۆ گفتوگۆکردن لەسەر دۆخە نێوخۆیەکەی عێراق و کاریگەری ئەم جۆرە لە کۆبوونەوە و شێوازی بەشداری وەفدی یەکێتی نیشتیمانی کوردستان و کاریگەری کورد ئێستا لە عێراقدا و پەیوەندیەکانی هەولێر و بەغدا ئەمانە تەوری گفتوگۆکانە بن پشوویەک وەگەڕینەوە. ڕێنماش بۆ خۆپاراستنەی ڤایرۆسە کۆرۆنایە دەستنەکردنا چاو و دفن و دەڤان بە دەستên پîst شوشتنا دەستان بە ئاوا گەرم و سابونێ هەر carekê bû dema 20 û 30 çirkeyan heger av û sabûn bi destên te nekeftin ciliyê paqijkirina desta ku rêjeya maddeya kuholê ji 60% pêtir bêt bikarbîne di dema ku xînê û bêhnişînê da def û difnên xwe binixêve wan cih û tiştan berdewam paqij bike yên ku tu destên xwe dikê di dema nexweşbûnê da li malê bimîne bizave bike ku ji cihên qerebala xwe girtî dûr bikevî xwe ji kesên tu ji bûyî dûr bigire
جارێکتر سڵاوتان لێبێ لەگەڵ بەڕێز سیامەن ڕەحمان کە بەڕێزیان بە سکایپ ڕاستەوخۆ لە هەولێر و لەگەڵمانە بێ وەکو چاودێر گفتوگۆکین لەسەر کۆبنەوەی هێز و لایەنە سیاسی عێراقیەکان. کاک سیامەند، شتێکی زۆر تایبەت هەیە لەسەر سەردانەکەی سەرۆکی فەڕەنسا. طبعا سەرۆکی فەڕەنسا توانیتی بە سەردانێک و لە ماوەیەکی کەمدا و لە یەک ڕۆژە سەرۆکی هەرێم و هەندێک هێزی سیاسی کاریگەر وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو لاور شێخجەنگی وەکو هاوسەرۆک کۆبکاتەوە لەگەڵ هێز و لایەنە سیاسی عێراقیەکانە. پرسیارەکە ئەوەیە عێراقیەکان بۆ هەمیشەوان یعنی خەڵکانی دەرەوە بە ئاسانی کۆیانەکاتەوە و کارتەکانی خۆی جێبەجێکا، بەڵام لە نێوخۆی عێراقدا هیچ کاتێک ئەم جۆرە لە کۆبوونەوە بە تایبەتی لە دوای کۆچی دوایی سەرۆک مامجەلالە و شتی وان نابینرێت، شتی لەم جۆرە ناکرێت. ئێستا ئەم جۆرە لە کۆبوونەوە بەبوونی سەرۆکێکی وەکو ماکرۆن و هێزێکی وەکو فەڕەنسی کاریگەری دەبێت لەسەر ئاشتەوایەکی نێوخۆیی هێمنبوونەوەی دڕدۆنجەکان، کەمبوونەوەی بەستەڵەکەکان و توانەوەی بۆ ئەم دەرفەتە و قبولەکان دەڵێت ئێوارەتان بێگومان جەنابی مامجەلال فەراغێکی وای لە عێراق دروست کرد، نەک لە عێراق وەکو لە هەستەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بێبوونی مامجەلال ئەو جۆرە کۆبوونەوانە ئەستەمە. بۆیە لە دوای نەمانی جەنابی مامجەلال لە غیابی مامجەلالدا بێگومان هێزێکی گەورەی کاریگەری وەکو فەڕەنسا یان دەوڵەتێکی خاوەن سەنگ و کاریگەری وەکو فەڕەنسا دێتە عێراق بۆ ئەوی ببێتە تەترێکی کۆکەرەوە بۆ هەموو لایەنە سیاسیەکانی عێراق. ئەمە جگە لەوەی کە فەڕەنسا دەوڵەتێکی خاوەن سەنگ و کاریگەری لەسەر ئاستی جیهانە و لە هەمان کاتیشە خۆی دەیەوێت بەڕاستی پرۆتۆکۆلی ئابووری لەگەڵ عێراق ڕوبەستێ و لە هەمان کاتیشە من پێم وایە سەردانەکەی ماکرۆن بۆ عێراق تەواوکەری ئەو ڕێکەوتن نامە استراتیژیەی ئەمریکایە لەگەڵ عێراق. چونکە من پێم وایە ئەمریکا بەتەنیا نایەتە ساحەکە بۆ ئەوەی بتوانێت پەلی یان دەستی هەموو وڵاتانی ئیقلیم بە تایبەتی ئێران و تورکیا لە عێراق ببڕێت. ئەو مەهامە یان ئەو ئەرکە بەتەنیا جێبەجێ ناکە، بەڵکو ئەو ئەرکە دەخاتە سەر ئەستۆی وڵاتە زێرهێزەکانی تری شەریکی ڕاستەقینەی خۆشی کە فەڕەنسا و دوجار بەریتانیاشە. بۆیە من پێم وایە لە دوای نەمانی جەنابی مامجەلال، لە دوای ئەوەی کە جەنابی مامجەلال لە عێراقا غائبە، من پێم وایە تەنها دەوڵەتە گەورە و زێرهێزەکان دەتوانن عێراق هەموو لایەنەکانی عێراق کۆبکەنەوە و دڕدۆنجەکان و ئەو بەستەڵەکە بشێنن. لێرەدا گرنگی و هەیبەتی جەنابی مامجەلال دەردەکەوێت. ئاخۆ جەنابی مامجەلال بەتەنیا یەک سەرکردەی کاریزما ئاخۆ سەیری کە بزانێت چەند دەوڵەتی گەورە و زلهێز ئەمریکایە، فەڕەنسایە، بە دواشیاندا من پێم وایە بەریتانیایە دێ کە ئەو سێ دەوڵەتی شەریکی ڕاستەقینەی یەکترن بۆ تەقسیمکردنی هەم بەرژەوەندەکانی خۆیان هەم بۆ سەقامگیری ئاشتی و ئارامی لە ناوچەکەداوە لەسەر ئاستی هەموو دنیاش. باشە، دەست خۆش جوان دڕون کردەوە. ینی ئەبێ پرسیارێکی تریش بکەم هەر تۆزێک نێوخۆیی بێ، تۆزێک ینی پرسیارەکە لەسەر یەکێتی بێ. بەشداری هاوسەرۆک لاهور شێخجەنگی و وەفدی یەکێتی لەو جۆرە لە کۆبوونەوە و بە شێوازێکی کاریگەریش کە یعنی گفتوگۆیەکی چەند دەقەی لە نێوان هاوسەرۆک شێخ لاهور و ئیمانوێل ماکرۆنی سەرۆکی فەڕەنسا دروست دەبێت. سەرۆکی فەڕەنسا باز لە کاریگەری هێزی یەکێتی و دژە تیرۆر و ئەوانش دەکا و باز لە کاریگەری کوردیش دەکا. یعنی ئەم جۆرە لە سیاسەت و ئەم جۆرە لە بەشداری وەفدی کوردی و بە تایبەتی وەفدی یەکێتی لای ئێوە چی دەگەێنێ؟ پێ دوایە کە یەکێتی هێشتا هێزە کاریگەرەکەیە لەسەر ئاستی عێراق؟ بێگومان یەکێتی هێزێکی سەرەکی و کاریگەرە نەک لەسەر ئاستی عێراق، بەڵکو لەسەر ئاستی ناوچەکەش. چونکە پێش ئەوەی ئەمە ئەهمیەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بنرخێنن و بیزانین، ئەمریکاش دەیزانێ، بەریتانیاش دەیزانێ، فەڕەنساش دەیزانێ، وڵاتی ئیقلیمەکانیش دەیزانن. چونکە یەکێتی نیشتیمانی کوردستان کاتێک کە جەنابی مامجەلال بوو بەسەر کۆماری عێراق و ئەو حرەکە دیپلۆماسی جەنابی مامجەلال کردی، من پێم وایە یەکێتی نیشتیمانی کوردستان هەر بەو چاوەی سەنگ و هێزەکەی جەنابی مامجەلال سەیری ئەکەنەوە. و پێشم وایە یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو خەڵکیش ئەوە ئەزانێ بە دەوڵەتە بڕیار بەدەست و زلهێزەکانی دنیاش لە ڕاماڵینی داعش یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆڵی کاریگەر و ڕۆڵی سەرەکی بینی. بۆیە من پێم وایە ئەو ڕۆڵە گرنگەی لە ڕاماڵینی داعش بینیوێتی یەکێتی نیشتیمانی کوردستان و لە هەمان کاتیشە سەرکردە کاریزمەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان جەنابی مامجەلال ئەو ڕۆڵەی لە ئاشتەوایی بینی بوو بە چەتری کۆکەرەوەی دژەکانی
هەموو لایەنە دژەکانی عێراق لەسەر یەک سفرەی خوان کۆی دەکردنەوە و لەسەر یەک مێزی گفتوگۆ دایدەنان سالب و موجەبی بەیەکەوە کۆ دەکردەوە سونە و شیعی بەیەکەوە کۆ دەکردەوە کورد و عەرەبی بەیەکەوە کۆ دەکردەوە من پێم وایە هەر ئەو باگراوەندە گرینگەی جەنابی مام جەلالە و ئەو هێزە گرینگەیە کە یەکێتی نیشتیمانی توانی قوربانیی زۆر بدا لە ڕاماڵینی داعش و توانی جێگەی پەنجەی دیار بێوەنەی هێشت کەرکووک داگیر بکرێ لەلایەن داعشەوە هەموو قورسایی خۆی خستە سەر یەکێتی نیشتیمانی کوردستان داعش بەڵام نەیتوانێت یەک بست ئەرز لەلای یەکێتی نیشتیمانی کوردستان بگرێت بۆیە من پێم وایە بەریتانیا و فەڕەنسا و ئەمریکا و هەموو وڵاتانی بڕیار بەدەست سەنگ و کارلێکەری و ئەهمیەتی یەکێتی نیشتیمانی کوردستان دەزانن. باشە کاک سیامە دەیرە قسەیەک لەسەر دۆخی عێراقی بکەین یعنی خۆی عێراق هەر دەکوڵێ گەرمە مستەفا کازمی باسی لەوە کردووە کە ساڵی ئایندا هەڵبژاردننی پێشوەختەکە بە پاکێجێکی تایبەت بە عێراقیانە و حکومداریانە چۆی ئەمریکا و گەڕایەوە و باسی کشانەوەی هێزی ئەمریکی نەکرد کامە نیگەرانی نێو ماڵی شیعی لێکردەوە دیاریکردنی ڕۆژی هەڵبژاردن نیگەرانی نێو ماڵی شیعی لێکەوتوتەوە ناردنی بودجە و ڕێکەوتنێک لەگەڵ هەرێمی کوردستان بۆ ماوەیەک تاوەکو ڕێکەوتنی درێژخایان دەکرێت هەر نیگەرانی نێوماڵی شیع و هەندێک هێزی دیکەی عێراقی لێکەوتەوە پێشبینی چییە بۆ دۆخی نێوخۆی عێراقی بە تایبەتی تر ئەگەر یعنی پرسیارەکە وابێت ئەگەر چی کۆ دەبنەوە بەڵام جارێکی تر کۆ ئەبنەوە جارێکی تر دەبنەوە بە هێزە عێراقیەکان کە دڵی خەڵک خۆش بکەن کە دۆخی عێراق بە ئاراستەیەکی ترا ببەن کە حکومداری عێراقی بکەن. من پێم وایە کازمی لەلایەن ئەمریکی و فەڕەنسا و بەریتانیەوە بە تایبەتی لەلایەن ئەمریکیەکانەوە تەیار کراوە پەروەردە کراوە و ئاراستە دەکرێت بۆ چاکسازی لە عێراق و بۆ داڕشتنەوەی فەلسەفەیەکی نوێی حکومڕانی لە عێراق و هەر ئەگەر ئێمە سەیری بکەین ئەو پێشوازەی کە لە کازمی کرا لەلایەن ترامپ و هەموو ئیدارەی ترامپ و ئەمریکاوە خۆی لە خۆیدا ئەزانین ئەمریکا چۆن دەیەوێت فەلسەفەی سیاسەتی حکومڕانی لە عێراق دابڕێژێتەوە و چۆن زۆرە پشتیوانیەک لە کازمی دەکات چونکە ئەو پرۆتۆکۆل و ئیتەکێتی پێشوازیکردنی لە کازمی کرا بەڕاستی دەتوانم بڵێم بێوێنە بوو بۆیە دەبێ ئێمە ئەوە پەیامێک کە دەبێ هەموو لایەکمان تێی بگەین ئەمریکیەکان پشتیوانی کازمی دەکەن و ئەمریکیەکان دێنەوە سەرساحەی عێراقی چونکە لێرەدا ئەمە دەبی بزانین دوو عنوان بزانین زۆر گرنگە یەکێکیان کاتێک کە دەستیان بە دایالۆگ کرد لەگەڵ کازمی ناوێت لێنا ستراتیجیک دایالۆگ واتە دایالۆگی حیواری استراتیجی ئەو جاری ستراتیجیک فریمورک ئەگریمنت واتە ڕێککەوتنی چوارچێوەی استراتیژی کەواتە ئەو ڕێککەوتنی نێوان ئەمریکا و عێراق ڕێککەوتنێکە لە چوارچێوەی استراتیژێتی ئەمریکادایە بۆیە دەبی هەموو لایەنەکانی عێراق بەو پڕی خۆشحاڵیەوە هەوڵ بدەن پشتیوانی لە فەلسەفەی داڕشتنەوەی فەلسەفەی حکومڕانی لە عێراق بکەن پشتیوانی تەواو لە کازمی بکەن چونکە بێگومان کازمی بەتەنیا نییە کازمی میحورێکی گەورەی ئەمریکی فەڕەنسی بەریتانی و لە ناوچەکەشە میسری ئوردنی سعودی یەمەنی و هەندێک دەوڵەتی تری عەرەبیش دێنە ناو میحورە بۆیە من پێم وایە گۆڕانکاری لە هاوچێشەی سیاسی ناوچەکەدا ڕوودەدا دەبێ هەموو لایەنە عێراقیەکان زۆر خۆشحاڵ بن بۆی کە عێراق لەژێر چەنجی یان لەژێر هەیمەنەی وڵاتانی ئیقلیم دەربچێت چونکە ئەو سەروەت و خێر و بێرێکەری عێراقە هەیە بۆ دوو دەوڵەتی دراوسەی عێراقەچێ یەکێکیان ئیرانە ئەوتریان تورکیایە بۆیە هەموو هەدەفەکەی ئەمریکا و وڵاتانی بڕیار بەدەستی دنیا و حتا یوئێنیش لەوە ئاگادار کراوەتەوە چۆن سەروەری بۆ عێراق بجێڕنەوە چۆن شکۆی بۆ عێراق بجێڕنەوە و چۆن دەستی وڵاتانی ئیقلیم لەسەر عێراقە ببڕن و عێراق بگەڕێنەوە ناو کۆمەڵگەی نێودەوڵەتی. باشە کەواتە ینی مستەفا کازمی بە جۆرێک لە جۆرەکان دەتوانین بڵین ئەو سەرک وەزیرانەیە کە ئەمریکیەکان و شەقامی عێراقیش بە جۆرێک لە جۆرەکان چاوەڕێیان دەکرد بۆی کە کەسێکی وا بێ و فریاد ڕست بێ و فریایان بکەوێ گرفت بۆ کازمی دروست نابێ ئەم جۆرە لە پەیوەندی تونند و تۆڵ لەگەڵ ئەمریکیەکان ئەم جۆرە پەیوەندی نوێکردنەوە لەگەڵ کورد ئەم جۆرە گوێنەدان بە نێو ماڵی شیعە پێ دوایە گرفتی بۆ دروست نابێ یان ئەمریکیەکان بە جۆرێک پشتیوانین کە لەمپەرەکانی بەردەمی کازمی پێشتر تەخت دەکەن. بێگومان ئەگەر ئەمریکیەکان بە جدیان بی ئەو ئاستەنگ و لەمپارێنە دێتە بەردەم کازمی بە ئاسانی لا دەچن و یاخود لەمپەرەکان ناتوانرێ ڕاستەخۆ بۆ دابدرێ لە ڕێگەی گروپە شیعی و میلیشیاکانە توانەوە ئەتوانن
کێشەی بۆ دروستکەن بەڵام ئەگەر ئەمریکا و فەڕەنسا و بەریتانیا بەجددیان بێ و ئەو میحورە تۆکمە بکەن سەنگەربەندیەکان دەمسەربەندی و سەنگەربەندیەکان بەهێزکەن من پێم وایە هەموو ئەو کۆسپوتەگەرانش کۆسپوتەگەری ئەوتۆنابن لە بەردەم ڕەوتی گەشەکردنی اقتصادی سیاسی فەرهەنگی مرۆیی لە عێراقدا. باشە کاک سیامەند قسەیەکی تر هەیە لەسەر پەیوەندیت دیبلۆماسیەکانی عێراق دەوترێت لە دوای دەست بەکاربوونی کاندیدەکەی یەکێتی دکتۆر بەرەم ساڵح وەکو سەرۆک کۆماری عێراق جموجۆڵێکی نوێی دیبلۆماسی لە عێراقدا دروست بوو دواتر بە هاتنی مستەفا کازمی تۆختر کرایەوە خەت بەسەر هێڵەکاندا هێنرایەوە بۆی کە پەیوەندیەکان باشتر بکرێت. ئەمە کاریگەری هاتنی ئەم سەرۆک وەزیران و هەندێک لە وەزیرانی دەرەوەی وڵاتانی زلهێزی دنیا ئەمانە کاریگەری ئەو جۆرە لە جموجۆڵی دیبلۆماسین یان هەموو وڵاتانی زلهێز و ئەوانی کە جۆرێک لە ئاڕاستە و بیرکردنەوەیان هەیە بەرامبەر بە عێراق دایانەوێ بەم جموجۆڵە دیبلۆماسیانە بەم هێنانە نێوە و هێنانە پێشەوەی عێراق بە وڵاتانی عەرەبی بڵێن بە وڵاتانی هەرێمایەتی بڵێن عێراق دێتەوە پێشەنگ عێراق دێتەوە نێو هاوکێشەکان. بێگومان سەرۆک کۆماری عێراق دەورێکی گرنگی هەیە دەبی ئەمە ئەوە بزانین چونکە ماکرۆن ئەگەر گوێت لێبی لە ماکرۆن باسی کردگوتی سەرۆکی کۆماری عێراق دەورێکی باڵای هەیە لە پێکهێنانەوەی هەموو لە پێکهێنانی لایەنەکان ولا پەیوەندی دیبلۆماسیەکان لەگەڵ عێراق و لە نێوان عێراق و وڵاتانی دنیادا ڕۆڵێکی گرنگ و نایابی هەیە. من پێم وایە سەرۆک کۆماری عێراقیش ڕۆڵێکی گرنگی هەبووە لەو چوارچێوەیەدا هەم پەیوەندی کازمی لەگەڵ ئەمریکا و هەم پەیوەندی فەڕەنسا ئەو جارە بۆ هاتنەوەی عێراق و هەم جێڕانەوەی عێراق بۆ سەر ساحەی نێودەوڵەتی. من پێم وایە هەم سەرۆک کۆماریش دەورێکی کاریگەر و ڕئیسی هەبووە لەو مەسەلەیەدا. بەڵێ ئێستا علی بەپێی دوایین هەواڵ ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەڵێ سبەینێ دەست بە دانیشتەکانی ئەنجومەنی نوێنەران دەکرێتەوە و بڕیار وایە کە گرنگترین بابەتەکان و لە ئەولەویاتی بابەتەکان کە گفتوگۆی لەسەرەکەن یاسای هەڵبژاردنەکان بێ. پرسیارەکە دوو بەشە بەشێکیان ئەوەیە کۆبوونەوەی سبەینێ و دانیشتنی پەرلەمان پێ دوایە کاریگەری ئەو دانیشتانی ئەمڕۆ و هاتنی سەرۆک کۆمار بێ سەرۆکی فەڕەنسا بێ بۆ عێراق کە جۆرێک لە نزیکردنەوە و لێک تێگەیشتنی دروست کرد بێ. دووەمیشان ئایا یاسای هەڵبژاردنەکان لە عێراق بە ئاسانی تێپەڕن؟ بێگومان هاتنی ماکرۆن و ئەو پەیوەندی کازمی لەگەڵ ئەمریکا و ئەو میحوەرەیە کە دروست دەبێ هەموو لایەکیان باش تێدەگەن و بە تایبەتی حەلبوسی باش تێدەگات کە جموجۆڵی ئەمریکیەکان و هاتنە سەر ساحەی هاتنی ئەمریکیەکان بۆ چارەسەرکردنی کێشەکانی عێراق پێیان وایە بە جددی هاتوۆتە سەرخەت ئەمریکا بۆیە هەمیان من پێم وایە جۆرێک لە تێگەیشتن لایەن دروست دەبێت و ئەو تێگەیشتە دەبێتە بەرنامەیەک و ئەو بەرنامەیە گەڵاڵە دەکرێت بۆ ئەوەی ئایندەی عێراق ڕەنگێش بکەن بۆ ئەوەی فەلسەفەی حکومڕانی عێراقدا ڕەنگێش بکەن بۆ ئەوەی بە جۆرێکی بیر بکەنەوە ئەو دڕدۆنجی لە نێوانیاندا نەمێنێت. چونکە ماکرۆنیش هەر ئیشارەتی داگوتی ئەوە قۆناغی ڕاگوزەرە پێویستە هەر سێ سەرۆکایەتێکە مساهەمە و هەماهەنگی یەکتری بکەن بۆ دەربازبوونی عێراق لەو قۆناغە ڕاگوزەرە. بۆیە من پێم وایە ئەوە پەیامی ماکرۆن بە هەم وەری دەگرن و ئیتفاقە استراتیجیکە لەگەڵ ئەمریکاش کراوە بێگومان زۆر کاریگەری هەیە زۆر معادلەی سیاسی لەسەر عێراق دەگۆڕێت و زۆر معادلاتی سیاسی واکشی سیاسی لەسەر ئاسی ناوچەکەشە دەگۆڕێت. باشە زۆر سپاس دەکەم بەڕێز سیامەند ڕەحمان چاودێری سیاسی بە سکایپ و ڕاستەوخۆ لە هەولێرە و لەگەڵمان بووی. سپاس بۆ بەشداریکردن سپاس بۆ ئەوش کە بینەر بوون خواتان لەگەڵ.